من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا وإذا أردنا أن نهلك قرية أمرنا
أمرنا متر فيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا وكم أهلكنا من القرون من بعد نوح وكفى بربك بذنوب عباده خبيرا بصيرا صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه وسلم تسليما. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی ئازیز و زێدە خۆشەویست گەیشتینەوە. ئازیزان و خۆشەویستان، داواکارم لە خۆی پەروەردگار ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات، دەروی خێر لە هەموو مسلمانێک بکاتەوە ئینشاءالله. قورئانی پیرۆز و خوێندنەوەی قورئانی پیرۆزمان بۆ بکات بە توێشوێک بۆ قیامەتمان ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان، هەروەکو ئەڵقەکانی ڕابردوو، ئەمڕۆژ لە خزمەتی مامۆستایەکی زۆر بەڕێز و خۆشەویست داین. ئەویش مامۆستا مەلا بورهان غەریب عەلی کە لە شارۆچکەی دووسخورماتووە تەشریفی هێناوە. سوپاسی ئامادەبوونیەکەین. خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە مامۆستای گیان، یاخوا بەخێر بێی بۆ بەرنامەی سەدای زێڕین. حتمەن ماندووبوونێکی پێوەیە هاتن بۆ شاری سلێمانی و لە دووزەوە و بە ماندوێتی و کۆمەڵە مەشەقەتەوە. خوای گەورە پاداش بداتەوە و سوپاسی ئامادەبوون تەکەین ئینشاءالله. مامۆستا مەلا بورهان کێیە؟ بە ئاوا پێناسێکی جەنابەت بکەین. کاک محمود، من ناوم بورهان غەریب عەلی، لە شاری دووسخورماتوو لەدایک بوومە. ئێستایش هەر لەورە خەریک خزمەت و مزگەوتمێ ئیمامەتی یەکەم. سوپاس بخوا. دەرچووی کۆلێژی پەروەردەم بەشی عولوم القورئان. کۆلێژی پەروەردەی کەرکووک. باڵێ لە کەرکووک دەخڕژ. خۆشحاڵین. مامۆستا مەلا بورهان، جەنابەت لە کێوە دەستکردێتە قورئان خوێندن؟ کاک محمود، تەمەن و 14 ساڵ بوو لە 2004 مناڵی نەوەتم. ماشەڵڵا. لە 2004ەوە لە مزگەوتی شێخ برایم لای مامۆستا مەلا هیوا ئەوان ئیتر دەستم پێی کرد. باشە. سەرەتای قورئان خوێندنت بەچی شێوازێک دەست پێی کرد؟ هەر یەکسەر چوویتە ناو قراءەی عێراقی، بە عێراقی دەست پێ کرد؟ مەسەلەن سەرسام بووی بە قراءاتی تر، مەسەلەن وەکو قراءە سەریعەکان، قراءە سعودیەکان یان میسرەکان؟ هەر لە سەرەتاوە کاک محمود متأثر بووم بە حافظ خەلیل، هەر لەوە دەستمان پێی کرد. مەقاماتی زۆر جا بۆ نمونە تەزیلی حافظ خەلیلمان لێدا و کاتە شرید بوو. مامۆستا مەلا ئازادی برام ئەو مامۆسامە پرسیارم لێ کرد ئەمە چییە، ئەمە چی مەقامێکە، ئەمە چۆنە خوێنیتر، هەر زۆر جا لەوە. پاشان ئیتر لای مامۆستا ئەحمەد دەستمان کردە تەجوید و ئەوانە، تر ئەویش دامە دەست مامۆستا مەلا ئازاد و لای ئەم خوێنە لە دووسخورماتوو. بەڵێ لە دووسخورماتوو. باشە. ئێستاش جمعان قورئانە خوێندرێ پێش وتار؟ بەڵێ خوێنرێت لە چەند مزگەوتێکانە بێ ئەخوێنرێت. من خۆم لە مزگەوتی میعراج جمعەکانە خوێنم. جمعەکانە خوێنی؟ بەڵێ خوێنم. چەند دەقا خوێنی پێش نوێژ؟ وەڵاهی وەک یەک نییە کاکمان، جاری وا هەیە چارەکێ، جار وایە 20 دقە، جار وایە 10 دقە. چی نەو مەقامانەی کە زیاتر پێیان نەخوێنی مامۆستا؟ مەقامات عێراقی کاکمان. مەسەلەن زیاتر حەزت بە چ مەقامێکە خۆت؟ خۆم زیاد حەزم لە سێگایە. حەزە سێگایە؟ زۆر. دەستۆزە سێگامان بۆ خوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم.
بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى فبرأه الله مما قالوا وكان عند الله وجيها يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا صدق الله العظيم. خواهی گەورە پاداش باتەوە مامۆستا. ئەمە مەقامی سێگایە. ئەمە سێگایە ڕئیسی لە سێگاوە ئەتوانی نەقڵێکی بۆ چی مەقامێکی تر؟ قوربان ئەتوانی بژیتە ڕوکبانی حەکیمی ئاوشار ئاوشار حەکیمی ئەمە باشە. مەقامی هاوشاریش بۆ ناوی هاوشارە وەک بزانی مەسەلەن حکمەتەکەی چییە؟ واللهی کاک محمود ئەوەیان نازانم بەس ئەوەی بزانم فەرع لە مەقامی سێگا. بەڵێ دوو ئاەتی هاوشاریشمان بۆ بخوێن ئەگەر ئەزانن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين يا عباد لا خوف عليكم ولا تحزنون الله دەست خۆش بە خۆی گەورە پاداش باتەوە. مامۆستا لە مەحافیلا بەشداریت کردووە؟ لەکوێ بەشداریت کردووە؟ مەسەڵەن لە وڵاتان یان هەر لە ناوخۆی لە عێراقا چیتە مەسەڵەن لە محافەزاتەکانی تر لەکوێ بەشداریت کرد؟ لە کەرکووک دکتۆر کۆچەروان فستیڤالێکی ناکردن بەشدار بووم من و دکتۆر کۆچەر و مامۆستا ڕەشوان باش لە کفری مەحفەلێتر کریا 4 کەسمان من و کاک ئیدریس و مامۆستا مەلا هەڵۆ و کاک ئوسامە هەر بەشدار بووم. بەڵێ لە چاویلانیش کاک دکتۆر هەر دکتۆر کۆچەر محفەلێکی کرد بەشدار بوو. باشە هەر بە عێراقی خوێندت تەبان طبعا مەرجی بەشداریکردن چی بوو یان با بڵێن
شرط بوو ئیلا عێراقییان بە شێوازی تریش دەتوانین من وەکو طریقی عراقی بەڵێ بانگێش کرابوو بەڵێ چکەوان بۆ نمونە لە کفری بەشداری ماگوتیان ئەمانەیە دوو کەس بە عێراقی بخوێنێن دوو کەس بە مسڵی من مەوسامەلا هەڵۆ بە عێراقی خوێنامان لە چاویلانیش بە هەمان شێوە من وەکو عێراقی لە کەرکووکی شەروە. باشە ماوە سابران لەگەڵ قارێ عێراقیەکانە مەسەلەن بە تایبەتوانی بەغدا یانەوانەی جنوب هیچ اتصال و تەنسیقێکتان هەیە؟ وەڵاهی عیلاقاتم لیانە نییە نیتانە بەس کات خۆی کە هاتنە دووس مەوسا ئەیاد بوو پیانە خۆی کورد بوو خەڵک بەغا بوو بەڵێ لە بەغا دانیشت بەڵێ ئەیاد بەغدادی پیانەوت کاک شێرزادێک هەبوو ئەوش لە ئەسڵال خۆیان خەڵک دروست بوون لایەن مەقاماتم خوێنا کاک شێرزاد تەلەبەی حافظ خەلیل بوو خۆی کام شێرزاد شێرزادێک هەبوو کوڕ مەلانووری بوو خەڵک دروست بوو باش تر ئەو کاتەوە بەغا تۆزێ و مەسەلی تائیفی وانە بوو هاتە دووس من چووم لە مزگەوتی ما لایەن خوێنا مەقامات. بەڵێ بگەڕێمەوە سەر بواری خوێندنەکەت جەنابەت دەرچووی کۆلێژی پەروەردەی بەڵێ بەشی عولوم قورئان بەڵێ توانیوتە مەسەلەن لەو بوارەیە جێدەستت بکەیتەوە پەرە بە خوێندنەکەت بدەی مەسەلەن ماستەر بخوێنی بچیتە دکتۆرایان هەر جارێ هەر بەکەلۆریۆسە بەرنامەی داهاتوو چییە؟ وەڵاهی کاک مەحموود بەرنامەی داهات تایسە هەر بەکەلۆریۆسە چونکە تایسە من دانەمەزراوەم تەعین نیم بەڵێ تر لە بەرنامەما هەیە ماجستێر بخوێنم بەڵام حتمما دوای تەعینات چونکە ئیمکانیاتی وام نییە بڕۆ ماجستێر بخوێنم مەسەلەی دەرس و دروستیش خۆم کەمی ئەخوێنەوە لە مامۆستاکان و تەلەبەمیش هەیە. پێشوەی دەستکەینە بەرنامەکە باسی ئەوەت کرد کە ئێمە یەکترمان بینیوە من وتم بیرم نەماوە بە تەواوەتی و نازانم کەی بووە من لە عولوم قورئان بووم جەنابیشت لە عولوم قورئان بووی بەڵام من دواتر چوومە بەشی زمانی عەرەبی لەکوێ یەکمان بینی ئێمە ئەگەر بیرمان خەیتەوە؟ وەڵاهی من وەکو قسەمان نەکردەوە بەس ناومە مەڕادا زۆر جاتم بینی لە کۆلێژە چەند جاتم بینی خوا گوناحنی ئەم دەنگە خۆشەم نەناسیوە بکات لە شەساوی مامۆساگیان سپاس دەکەین بۆ ئامادەبوونە دۆڵا حتمما مانگی قورئانە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکە پڕبەرەکەتە پێویستە مسلمانەکان زیاتر گوێ لە قورئان بگرن پێویستە زیاتر قورئان بخوێنن ختمی قورئان بکەن پێمان خۆشە چەند ئاەتێکی کەمان بۆ بخوێنی بەڵام مەقاماتی عێراقی بەشێک لە مەقاماتی عێراقی بە مەقاماتی حەزین ناسراوە مەسەلەن مەقامی سەبایە مەقامی حیجازە مەقامی وەڵایتر نازانم مەقامەکان لەوانێت تۆ زیاتر شارەزابی سەبا حەزینە مخالف حەزینە کاک زۆر باشە لە سەبایە یان لە حیجازە فەرعی تورکیتیا هەیە مەسەلەن لە حیجاز بۆ نمونە حیجاز غەریب فەرعە لە حیجاز بەڵام ئەتراک زۆری خوێنن تورکای خوێنە تورک زۆرە مەقامی دەتوە ئەومان بۆ بخوێنە دوای چینە سەر سەباکە ئەگەر عەزیێت نییە عەزیێت نییە لە خزمەت خوا سەلامەت بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء بنيناها بأيد وإنا لموسعون والأرض فرشناها فنعم الماهدون ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون ففروا
ولا تجعلوا مع الله إلها آخر إني لكم منه نذير مبين. صدق الله العظيم. أحسنت مامۆستا. والله مەقامێکی خۆشە مامۆستا. مجاز غريبة. شێوازێکی تر هەیە من زۆر حەزم لێیەتی زیاتر لە بانگەکانیان ڕەنگ ئەداتەوە حیجاز تورکەکەیان تەمان بانگە فەرمی جەنابەت بەڵێ گوێت لە بانگی تورکیەکان بووە حتما زۆر ئەتوانیت تەقلیدی مەسەلەن ناتوانانی چونکە ئەتراک زۆر جاکاک محمود دەنگیان تۆزێ باریکە مەهایە وایە لای خۆمان زۆر جا حکمەتی چیە مامۆستا دەنگباری چیە هی ئەوانەوە هی ئێمە والله تر لەوەیە حتما بی ئەو منطقە دەوری هەیە بۆ نمونێسە بەغدادیەکان زۆر جا دەنگیان پانە وایە سەوتیان ئەیبنی تۆزۆک ئەڵێ قەویە بەس تا بێتە ئیلاوە تا لای خۆمانش تا بڕاتە ولاوە تۆزە دەنگ تایبەتی کوردستان خۆمان دەنگیان ناسکە دەبا من تەقلیدێکی بانگە تورکیەکانت بۆ بکەم فەرموو خۆش أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على بارك الله فيك وفيك بارك إن شاء الله من مامۆستا معجبی ئەو جۆرە بانگەم تایبەت بانگی تورک اینجا هەر بۆ معلوماتی تورکیەکان مبدەعن کاک محمود لەو وارەی خۆیانە مامۆستا بورهان ئەوان شێوازی بانگیان بەیانیانیان جیاوازە نیوەڕوان عەسران و مەغریب و ئیشا هەر فەرزە و بە شێوازێک بانگەدەن ینی هەر فەرزە و بە مەقام هەر فەرزە و بە مەقامێک بانگەدەن ئەرە وەڵا مامۆستا بارودۆخی منتیقەی ئێوە ئێستا چۆنە لەبارە گونجاوە مەسەلەن بۆ دروستکردنی فستیڤاڵ ینی خەڵک کۆ ئەبێتەوە بە دەوری قورئانە خەڵک ئاشنایەتی لەگەڵ قورئانە هەیە والله بارودۆخ کاک محمود سەخۆمان وەتەمای فستیفاڵێکین ئینشاءالله تازە بۆ ڕەمەزان هات بەڵێ ئەگەر دوای جەژن من پێم وایە لەم سەردەمەیە بەعام زۆر کەم تەرخەمیەکە بەرامبەر قورئان باش هەر زۆر کەم تەرخەمیەکەیە ئیتر شتێوە هاوە دەستمان و گەرەکمانە شتێ بکەین وا بیکە ئینشاءالله هەر لەسەر ئاسی دووسخورمات و ئەکرێشتەکە وڵی حەزەکەین تۆزێ خەڵکی دەرەکیش بانکەی بۆ نمونە شارەکانی کوردستان خۆمانەوەی تر ئەگەر خۆ ئاسانیکە شتێوە بەدەستمانەوەی زۆر باشە مامۆستا هەر لە بواری قورئانە جەنابەت اختصاستەیان لە بواری تەواشیح و مەولود و مەولود نامە خوێندنەوە ئەم جۆرە شتانەشە وەڵی حەزت پێی هەیە کەمە سرود ئەڵێم سرود و تەواشیح و ئەوانە بەس زۆرنە باشە ئاوەشت ناوخۆی کوردیان عەرەبی بەخوا کوردی و عەرەبی بەس زیاد خۆم حەزم لە عەرەبیە زۆر باشە قاریئێک هەیە شێخ عامر کاظمی ئەیناسیت سەوتی چۆنە بەلاتەوە وەڵاهی سەوتی ماشەڵڵا قسووری نییە دەنگێکی زۆر حەنینە دەنگی زۆر حەنینە زەمان تۆش حەزت بە تەقلید نییە ئەبەت نازانم بۆ وڵی تر هەر خۆم حەزەکەم خۆم بۆ خۆم بم
ناتوانی تۆ شێخ عامرمان بۆ بخوێنی؟ نابەخوا ئەبەت ناتوانی. ئەبەت زۆر باشە. یان ئەبێ ئێستا مەقامێکی سەبای حەزینمان بۆ بخوێنی یان هەر ئەوێ بیخوێنی. دەفەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم. جزاك الله خيرا. مامۆستا سەبا بێجگای مەقامێکی حەزینە عێراقیەکان زۆر لە مەواویلا بەکارهێنن مەوالی پێڵێن. حزينة قويت طبع عراقي غلبت عليهم الحزن يا محمد زور ظالم شوكا بحكم أوي مقامات عراقي نهاون اللي درك زور بي حزينة بحكم أوي جوغي زور جا مأس حبيبي خد أقعد بويا بأدوري المقامات راست فەرمی. باسی ئەوت کردوتت ئیجازەت وەرگرتووە ماڵ إجازة لە چی قرائەیەکا وەرگرتووە؟ قراءي إمام حفص براوي إمام عاصم براويه حفص وشعبة. زۆر باشە. ساڵی چەند؟ 2012 ماشەڵڵا 2012 ماڵێ 2012 زۆر باشە. لەش ساغ بێ ئێمە تقریبا خەریکە بەرەو کۆتایی ئەڵقەی ئەم جارە ئاچین. پێمان خۆشە ختامه هەر میسک بێ چونکە ئێمە لە مانگێکی پیرۆزین ئەویش مانگی ڕەمەزانە. چەند ئاەتێکمان بۆ بخێنە بۆی کۆتایی بە ئەڵقەی ئەمڕۆمان بهێنین هەر بە شێوازی عێراقی چونکە جەنابەت حەزت بە تەقلید نییە هەر بۆ شێوازی کە خۆت حەزت لێتی بۆ شێوازە بۆ ئەم خوێن ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا أيها
أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم صدق الله العظيم. صدق الله العظيم وصدق رسوله الكريم. خواهی گەورە پاداش بداتەوە مامۆستا مەلا برهان، زۆر بەخێر بێی، بووین بەمایی ماندووبوون و عەزیەت بۆ جەنابەت. ئینشاءالله خواهی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەت قبوڵ بکە. سوپاس دووبارە و سێبارە بۆ ئامادەبوونت. بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سوپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون تا ئەم ساتە وەختە. تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێرین بەخوای پەروەردگارتان نەسپێرم. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.